ساڵتانە بێ ساڵام و بینەرانیان ئارچی دیارە بەهۆی کوتانی ڤایرۆسی کۆرۆنا کە تا ئێستا زیاتر لە 30 میلیۆن کەس خۆی کوتاوە بە ڤاکسینەکە و زۆرترینیشیان ڤاکسینی ئەسترازێنیکا بەهۆی بڕوانامەی ئەو پێکوتەوە یاخود بتوانین بڵێن پاسپۆرتی ئەو پێکوتەیە دەتوانن هەندەران و عاشقانی تۆپی پێ بگەڕێنەوە ساحەی تۆپی پێ بتوانن کە ڕووداوی تۆپی پێ ببینەوە بە چاوی خۆیان ئەمە لە کاتێکدایەکەم یاریگا ومبڵی لە هاوینیدا هاتووتە میواندارەتی حەوت یاری ئەوروپی دەکات کە لە شاری لەندەن لەوێ دەکرێت و بۆ هیوایان کە زۆرترین هەندەران بگەڕێنەوە مەیدانی تۆپی پێ جارێکی تر و بتوانن یاریەکان ببینەوانێ ئەمە لە کاتێکدا کە وەزیری ڕۆشنبیری بەریتانیا ئەمە ڕاگەیانوتی ئەوانەی کە خۆیان کوتاوە دەتوانن بڕوانامەکانیان بێنن بەو شێوەیە ئەتوانن ئامادەی ڕووداوەکان ببن. ئەمێ بڵێم کە حکوومەتی بەریتانیا ئێستا ڕۆژانە زیاد لە 9 میلیۆن کەس ئەوکتێت ینی خەڵکەکان بۆیان دەڕواتە ماڵەوانێ نامەیان بۆ دەڕوات لەلایەن دکتۆری خێزانەکانیان و پێیان دەوترێت دەبێ بێن خۆتان بکتن. ئەمە دیارە پلانی حکوومەتی بەریتانیا کە هەموو هاوڵاتیان خۆیان بکتن هەتاکو 21 شەشی داهاتوو دەبێ هەموو ئەو گەنجانەی کە هەتا چلەکانیشن خۆیان کوتابێت بۆیە دەتوانن بۆ شوێ وڵات ئاسایی بکەنەوە دەتوانن ئەو ڕووداوی تۆپی پێ و وەرزشیەکان بە زۆرترین هاندەر و بینەر ئامادە بن لە مەیدانی تۆپی پێیە. بەڵێ ئەمە لە منەکەرەمۆلای ژیان مۆبەرگ لە لەندەنەوە لەگەڵمان بووی سپاس بۆ خستنەڕووی زانیاریەکان لە